سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکدان پڕبێت لە خۆشی و شادی و کامەرانی بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ. با خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار لا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتوونەتەوە خزمەتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بەرگە و بابەتی نوێمان بۆ ئامادە کردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستیەکی زۆر باشەوە تا کۆتایی لەگەڵمان بن. خۆشەیدا. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەران و بیسترانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێدا هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تەوەرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە زەروریەتی و گرنگی مامۆستایانی ئاینی لە کۆمەڵگاکەماندا دەکەین بۆ پێیکە هەر لە منداڵێک لە دایک دەبێت تاوەکو ڕۆژەشی کە وەفات دەکات مامۆستایانی ئاینی تێدا بەشدار دەبنەوە لە هەموو کایەکانی ژیانماندا مامۆستایانی ڕۆڵێکی کاریگەریان هەیە هەر لە کێشە کۆمەڵایەتیەکان و کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ کە مامۆستایانی ئاینی ڕۆڵی گەورەی تێدا دەگەڕن بۆیە باز لە زەرورەت و گرنگی مامۆستایانی ئاینی لە کۆمەلگای کوردیدا دەکەین وەروەها لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە ساڵیادی خۆپشاندانە گەورەکەی شاری سەی سادق دەکەین کە هەر ساڵ لەمەوبەر لە شاری سەی سادق خۆپشاندانێکی بەرفراوان بەڕێوە چووکە تێدا شەید و بریندار هەبوو یەکێک لەو شەیدانە شەید بڕیار حەسەن بوو کە گەنجێکی دەرچوو تازە زانکۆ لە زانکۆ دەرچوو وەروەها تێدا چەندین بریندارە بوو بۆ داواکردنی مافەڕاوەکانیان هاتنەوە سەر شەقامەکان بەڵام هەر ساڵ تێدا بەڕێ بەسەر ئەو خۆپشاندانەدا بەڵام هێشتا داواکاریەکانی ئەو قەزایە جێبەجێ نەکراوە لە ئێستاشدا کۆمەڵێک داواکاری زۆریان هەیە و بەڵام تا ئێستا حکوومەت و لایەن پەیوەنددارەکان گرنگی ئەو قەزایە نادەن و لەگەڵیشیدا کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاری دیکەمان بۆ ئامادە کردوون. بەڵە بەرزان وەک هەمیشەش سەرەتا دەچینە بڕگەی کەش و هەوا فەرموون با پێکەوە بینەر بین. دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە پارێزگای هەڵەبجە گەنجێکی خاوەن پێداویستی تایبەت کە دەستڕەنگی لە چەندین بواری جیاوازدا هەیە هەر لە شێوەکاری تاوەکو دەگاتە زانستەکانی کۆمپیوتەر و گرافیک و مۆنتاژ و چەندین بابەتی دیکەکە تێیدا ئەوەی کە ناتوانێت بچێتە دەرەوە خاوەن پێداویستی تایبەتە بەڵام لەگەڵیشیدا دەستڕەنگینیکی ئێجگار زۆری هەیە پێکەوە بینەری ڤیدیۆ دەبینەوە بارەیەوە. سێبەرەکان دەرکەیتەوە اینجا تاوێ ئەخۆی لە زۆر ڕنگ پێک هاتووە. من لەوان فەریح نەسڵڵا خەڵکی هەڵبجە شەیدم لە دایک 1970 تاوەکو سێ ناوەندی خوێندووەوە لە 2000ەکانەوە دەست بکرێت بە کاری وێنە کێشان کاری تابلو کێشان هەڵبەت بەشێک بووە لە ڕۆحم و زۆر حەزم بە ڕنگ و ڕنگ تێکەڵکردن هەبووە لەو بەرەشا سپاس بۆخوا تا ڕادەیەک سەرکەوتن بەدەستهێناوە بەڵام لەگەڵ ئەوەشا
دەتوانین بڵێن هەموو شتێک نسبیە و ماومە بەشداری کۆمەڵێک پێشنگای زۆر وە کۆمەڵێک پێشنگای تایبەتی زۆریشم هەبووە نزیکەی 9 پێشنگای تایبەتی و نزیکەی 30 پێشنگای گشتی بەدەر لەوەش من فەرمانبەرم لە یەکێک لە قوتابخانەکانی شاری هەڵەبجەوە کاری گرافیک دیزاین و مۆنتاژ و مۆشن گرافیک و کاری ئەنیمێشنی سریدیش حەزم لێەوە کاریان تێدا دەکەم هەمووی نزیکەی 11 بەرنامەم بڵێن هەر لەبەر کردووە بەڵێ لە یوتیوبەوە ڕۆژانە زیاتر بەشێکی ڕۆژانم بە تەرجمە ئەو بابەتانی کە جێگای سەرنجمن لە زمانی عەرەبی فارسی بۆ کوردی هەروەها بەکاری با بڵێن تەکنۆلۆژیا و بەرنامەکان خاون پێداویستی تایبەتیەکە ئەوە بابەتێکە طبعاً ئێمە ئەتوانین بڵێن قورسەوە کاریگەری خۆشی هەیە بەڵام ناتوانێت هەرگیز ببێتە بربەستێکی ئەبەدی هەمیشەیی چونکە ئینسان ئیرادەی هەبێ بەڕاستی ئەتوانێت زۆر با بڵێن ڕێگا و زۆر میتۆدی تر بەکاربێنێ بۆ ئەوەی کە بگات بە ئامانجەکانی بەمەرجێک ئیرادە و ویستی هەبێت سوپاس بخۆ تا ئێستا من ئەو شتانە نەبووەتە ڕێگرم وە هەستەکەم زۆر پێشکەوتوتریشە بم بەعکسەوە ئەتوانم بڵێم کەسێکی ساغ ئەڕاتە دەرەوە تێر ئەگەر ڕێی پیاسەکە مەجای ئەوەی نابێ واتە بواری ئەوەی نابێت کە من لە ماڵەوەم وەکو من بتوانێ پێشکەوتن بەدەست بێنێت لە یەکێک لە شعرەکانیا ئەڵێم خراپاتی دڵی نالی مەفەرموو خاڵێ نایم سەبارەت بە ژیانی خۆم پێش ئەوە ئەتوانم بڵێم کەم ئەندامی فەزلەکە کە خوایدا ڕاستە تۆ لە چوارچەوەی ماڵەکە ئەمێنیتەوە بەڵام ئەگەر سەرنج بدەین زۆربەی کەسێک گەورەکان لە زیندانە گەورە بوون کەسێکی وەکو سەید قوتب ئەتوانی بڵێ یان دەیانی تر ژیان گەشتێکە ئێمەش کارەکتەرین ئەبێ ژیانی خۆمان بنووسینەوە و جێبەجێکەن وە ژیانش بەڕاستی ناوەستێ بە دیار کەسەوە وەکو ئەنیشتین ئەڵێ ژیان وەکو پاسکیلێک وایە لە گەڵوەستانە ئەکەوی ئێمە ئەبێ ئیرادەمان هەبێ بەردەوام بینوە وەستانمان نەبێ بەڵازان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باس لە گرینکی و زەروەتی مامۆستایانی ئاینی دەکەین لە کۆمەڵگەی کوردیدا لە بەشێکی زۆری کایەکانی ژیانماندا پێویستمان بە مامۆستای ئاینی هەیە بەداخەوە ساڵی ڕابردوو یەکێتی زانایانی کوردستان ڕایگەیان کە تیایدا 74 مامۆستای ئاینی گیانیان لەدەستداوە کە بەشێکی زۆریان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بۆ کە مەشکلێنێکی گەوری دروست کردووە بۆ مامۆستایانی ئاینی بۆ ئەو گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەمان کە لە هەولێر و ئامادەی بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا مامۆستای ئاینی مامۆستا گیان سوپاس بۆ ئەوەی کامیوانی بەرنامەکەمان بوویت و ئەم دەرفەتت بێمە بەخشی سوپاس بۆ جەناویشتان و لە خزمەتانم سەربەرز بنیاخەوە زۆر سوپاس مامۆستا بۆچی مامۆستایانی ئاینی گرنگ و زەرورەتی نێو کۆمەلگان بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه طبعا گرنگی زانان بوونی زانان وابەستەیە پەیوەستە بە ئەو عیلم و زانستەی کە خوددا سبحانه وتعالى پێیانی بەخشیوە کۆمەڵگە بەگشتی پێویستی بە عیلمە ژیان بۆ بەرەو پێشچوونی بۆ ئینسان جوان بژیت ژیانێکی تەندروستی هەبێت پێویستی بە زانستە پێویستی بە عیلمە عیلمیش لە زانایان وەرەگیرێت بۆیە زانایان بوونیان زەرورە لە نێو کۆمەڵگەدا تا زانایان هەبن ئەو بێگومان کۆمەڵگە لە نێو خێردایە کە زانایان نەمان یان ڕۆڵیان نەما وەفاتیان کرد ڕۆیشتن یان وان لێکرا کە کاریگەریان نەمێنێ ئەو کاتە خێر کەم دەبێتەوە و خۆشی خەڵکیش تاک و خێزان و کۆمەلگاش بە هەمان زۆر کەم دەبێتەوە کەواتە مامۆستا حەسەن لە ئێستادا ڕۆڵی زانایانی ئاینی لە سەقامگیری کۆمەڵگادا چۆنە یاخود بەڕێزت چۆن دەیبینی ئایا هیچ کاریگەریەکیان هەبووە لەم کاتەدا بێگومان هەمیشە زانایان کاریگەری گەورەیان بووە لە هەموو بابەتە با بڵێن ئیجابیەکان هەموو بابەتێک کە سوود بەخش بوو بۆ کۆمەڵگا
زانیان دەستی باڵیان هەبووە وەک دەڵێن بەشی شێریان بەرکەوتووە لە هەموو ئەو فەضڵ و چاکە و خێرەی کە لەنێو کۆمەڵگەیە هەیە لە پەروەردەیەکی ڕەسان لە تێگەیاندنێکی باشی خەڵک لەوە کە خەڵک مرۆڤانە بژیت بێکەوە و یعنی بۆ خۆی سەربەرز بێت و بەختەوەر بێت و ژیانی خەڵکیش تێک نەدا بێگومان زانیان ڕۆڵی گەوریان بووە و ڕۆڵی گەورەشیان دەبێ مصیبەتەکە ئێمە کاتێک کە یعنی باس لە مردنی لە وەفاتکردنی زانیان دەکەین دەڵێن شتێکی گەورەیە و مصیبەتێکی گەورەیە ئەلەوەدایە فعلا کە زانیان نامێنن یان ڕۆڵیان نامێنێت مصیبەتێکی گەورە دروستە بێ ئەو کاتە خەڵک یعنی کۆمەڵک لە پێشەنگی بۆ دروستەکرێ کۆمەڵێک قودووە کۆمەڵێک با بڵێن مەثەلی ئەعلا و نمونەی هەرە بەرز دەخرێتە بەردەستی خەڵکی کە ئەوانە زانانین کە زانان نەبوون خەڵک و کۆمەڵگە بە ئاراستەیەکی دیکە دەبن کە بە پێچەوانەی ئەوەی کە خوا دەیەوێت سبحانه وتعالى و بە پێچەوانەی ئەوەشی کە مایەی سەربەرزی و خۆشنودی ئینسانە. مامۆستا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دەفەرمێت جیاوازی نێوان زانایەک و مامۆستایەکی ئاینی لەگەڵ کەسێک کە خەریکی عیبادەت و پەرستشەکانی بێت هاوشێوەی مانگ و ئەستێرەیە چۆن دەبێت کۆمەلگا و تاکی موسڵمان بە گرنگیەوە سێری مامۆستای ئاینی بکات وە قەدری مامۆستایانی ئاینی بزانێت. بەڵێ بەتەکید ئێمە پێویستە زۆر بە چاوی ڕێز و قەدرەوە سەیری زانایان بکەین کە منیش یەکێکم لەوانەی کە خزمەتکاری زانایانم طبعاً قوتابی ئەوان بووم شەرەفی ئەوم پێبەخشراوە ئێستایشی لەگەڵ بێ هەر کە خۆم بە قوتابی ئەوان نەزانم پێویستە هەمومان قەدر و ڕێزی زانایان بزانین چونکە خوددا ڕێزی لێناون پێغەمبەر صلی الله علیه وسلم مەدح و ثەنای کردوون و داوای لێ کردوون کە بە چاوی ڕێزەوە سەیری زانایان بکەین و هەمومان دەبێ یعنی بە جۆرێک سەیری عولەما بکەین لەبەر خاتری عیلمەکەی کە پێیەتی لەبەر خاتری ئەوەش کە عیلمەکە ئەگەر تەرجەمەکرا بۆ عەمەل بەس تەنها بریتە لە خێر و سەربەرزی و خۆشبەختی ئینسان لە دنیا و لە قیامەت. زانان ئەمڕۆ طبعاً لە سەردەمێکدا ئەمە لە نێو تەماشاکەی لە نێو وڵاتانی مسلمانان لەژێر دەسەڵات و لەژێر ڕکێفی ڕژێم و حکوماتی عەلمانی یان لادینی سەیرەکەی وا تەماشای زانا و عولەما ئەکەن کە وەکو موظف و فەرمانبەرێکی حکومەت و خەلاص بەڵام لە ڕاستیدا گەورەی زانایان گەورەی عولەما لە عیلمەکەیانە لەوەدا کە میراتگرانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام ستەمێکی گەورەیە بەڵکو ناماقوڵیەکی گەورەیە کە وا سەیری زانا بکرێ وا سەیری عولەما بکرێ کە پێیان وابێ ئەمانە بەس موظفن یان فەرمانبەری حکومەتن حکومەت چۆن بتوانێ ئەتوانێت تحکمیان پێ بکە نەقلیان کە فەسڵیان کە بیان هێنێت و بیان بات و ئەم بەم جۆرە ئەمە یعنی ناحەقیەکی گەورەیە بەرامبەر بە خودی عیلمەکە بەرامبەر بە وەصفی ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی العولەماء وەرەثەة الأنبیاء بەر لەوەی زانا فەرمانبەر بێ میراتگەری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو وەصفەش ئەو مەرتەبەش تەنانەت هیچ کەسێک لەنێو هیچ ڕژێم و حکومەتێک پێی ناگا کەواتە عولەما نەک بەس موظف نین بەڵکو گەورەترین کەسی پایداری نێو حکومەت و دەسەڵاتیش ناگە بەو پلەی کە زانایان پێگەیشتون بۆیە دەبێ فعلا ئێمە بە چاوی ڕێزەوە سەیری زانایان بکەین تەقدیریان لێ بنین چونکە تەقدیرنان لە عولەما پێغەمبەر صلی الله علیه وسلم وا سەحابەکانی خۆی فێر کردووە ئەسحابی بەڕێزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وا خەڵکیان پەروەردە کردووە هەتا ئێمەش عولەما لە نێوماندا ببن و ئێمەش ڕێزیان بگرین قەدریان بزانین ئێمە ژیانمان باشە ئێمە لە نێو خێرداین ئەگەر وای لێ هات زانایان نەمان یان قەدر و ڕێزیان نەما ئەو کاتە ئێمە ڕوە و مصیبەتێکی گەورەین خۆی گەورە هەملایەکمان پەنا بدات. باش مامۆستا حەسەن وەکو زانایەکی ئاینی ئایا ڕۆڵی زانایانی ئاینی ئێستا بە شێوەیەکی گشتی چۆن دەبینی تۆ پێت وایە کە مامۆستایانی ئاینی بەو ئەرکەی خۆیان هەستاون یاخود توانیویانە بە شێوەیەکی باش ئەو پەیامێکی هەیەە بە کۆمەڵگەی بگەین و بۆ ئەرکەی خۆیان هەستن بە شێوەیەکی گشتی ڕۆڵی سەرجەم زانایانی ئاینی لە هەرێمی کوردستاندا بە ڕێزت وەک زانایەکی ئاینی چۆن دەبینیت؟ طبعا وەک باسم کرد من قوتابیەکی زانانی ئیسلامم ئینشاءالله هیچ گومانی تێدا نیە کە زانایان ڕۆڵیان هەیە و لە کوردستانیش جێدەستی زانایان و عولەما دیارە لە هەموو مەجالێکی ژیانی خەڵکیە یعنی زانایان دانەبڕاون لە خەڵک بەڵکو
زانانی ئێمە لەگەڵ خەڵکی خۆیانە ژیاون معاناتیان دیوە و کۆی کە خەڵک معاناتی دیوە لەگەڵ ئەوانە دەربەدەر بوون لەگەڵ ئەوانە تووشی هەژاری و ناڕەحەتی بوون و کاریگەری و جێدەستی زانایان لە ژیانی تاک و خێزان و کۆمەڵگەشە دیارە و لە کوردستانیش بێگومان زانایان توانیویانە ئەسپی خۆیان تاودەن تا مەدایەکی زۆر و لە بیریشمان نەچێ ئێمە زانامان هەیە و کۆمەڵی خەڵکیشمان هەیە بەناو زانان یان بە شەکڵ و بە ڕووکەشەوە لە زانایان دەچن بەڵام لە ڕاستیدا زانان نین بەڵێ هەمیشە خەڵکانێکن لەسەر ناوی زانا یان بە وەزیفەی زانایەتی یان بە جلوبەرگی زانایان لەو پەنایە ڕەنگە دەستی بێوێ هەوڵ بدا لە دنیا بخوا دەستی گیر بێ لە مانسبێ خۆی نزیک کاتەوە لە خەڵکێکی دیکە و تەشویهی ناو و شەکل و یعنی ناوەڕۆکی زانایانیش بکات بەڵام ئەمانە طبعاً کەمن وەکو باسم کرد ئەمانە زانانین مەلانین ئەمانە بەناو زانا و بەناو مەلان کە پێشتریش بووە ئەم ڕۆژ هەیە لە داهاتووشە هەر دەبێت کە تەنها ناوەکەیان لە زانایان دەچێت یان ڕنگ و ڕوخسار و جلوبەرگ و لیباسیان لە زانایان دەچێت بەڵام بە شێوەیەکی گشتی زانانی ئێمە کاریگەری زۆریان بووە ویستویانە خەڵک بانکەن بۆ خوا سوبحانەهو وتەعالا خەڵک بێنە سەر ڕێباز و ڕێگەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو پێناوەشدا باجیان داوە قوربانیان داوە شەهید کراون دەربەدەر کراون زیندانی کراون لە خوتبە و تاربێژی و لە ئیمامەتی و تەنان لە مزگەوتا دوور خراونەتەوە سزا دراون سزایەک کە مەگەر بەنو ئیسرائیل دابێتیان بەرامبەر بە پێغەمبەرەکان یعنی بەنو ئیسرائیل کردی بێتیان ئەنجامیان دابێ بەرامبەر بە پێغەمبەرانیان بەرامبەر بە ئەولیا و ئەنبیا و ئەوانەی کە فەرمان بە خەڵک دەکەن بە چاکەکاری و بە قست و عەدالەت بۆیە زانانی ئێمە سەربەرزن زانانی کوردستان سەربەرزن بەڕاستی چونکە وەک باسم کرد ئەرکی خۆیان بەجێ هێناوە بە پشتیوانی خوا سوبحانەهو وتەعالا ئەوانەی کە نەبوون بە داردەستی دەسەڵات ئەوانەی کە نەبوون بە کەسانێک یعنی دەسەڵات یان غەیری دەسەڵاتش تەحەکومیان پێ بکات بەڵکو ئەوانەی کە فەرمانی خۆیان جێبەجێ کرد کە فەرمووی الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله ئەوانەی ڕیسالات و پەیامەکانی خۆیان گەیاند بە خەڵکی ئەشترسن لە پەروەردگاریان لە ئەڵڵا و ناترسن لە هیچ کەسێکی دیکە جگە لە خوا سوبحانەهو وتەعالا ئەمانە هەن الحەمدولله و بەردەوامیشن و دەشبن لە داهاتووشە لە پەنای ئەوانیش کۆمەڵی خەڵکن وەکو باسم کرد تەنها ناویان لە زانایان دەچێ یان ڕووکەشیان لە زانایان دەچێ لە پەنای ناو و ڕووکەشەکەیە ئەیانەوێ دەستیان لە دنیا گیر بێت و خزمەتی دەسەڵات بکەن و خەڵک لە خۆیان ڕازیکەن و شتی لەم جۆرەش هەر دەبێت زۆر باشە ماوەستا تا چەند گرنگە هەماهەنگی لە نێوان مامۆستایانی ئاینیدا هەبێت دەبینین کە هەموو ساڵێک مامۆستایانی ئاینی دوور دەخرێنەوە لە وتاردان لە ئامۆژگاریکردنی خەڵکی دەبینین لە هەفتەی پێشوشدا مامۆستایەکی ئاینی لە شاری هەولێر دوورخرایەوە لە وتاردان ئەمە یەکدەنگی مامۆستایانی ئاینی لەم بابەتانە تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە ئەمە کۆتایی پێ بهێنێت ینی قبوڵی نەکەن کە جارێکی دیکە بەرامبەر بە مامۆستایەکی ئاینی دیکە بکرێت لە ڕاستیدا باسم کرد ئەم جۆرە هەڵس و کەوتە بەرامبەر بە زانایان شتێکی زۆر قێزەون و ناشرینە چونکە زانایان وەک باسم کرد پێشەنگی خەڵکن چرا بەدەستی خەڵکن مەشخەڵدارانی نێو کۆمەڵگان ئەگەر زانایان سوکاتیان بەرامبەر کرا ئەمە سوکاتیە بەو پەیامەی کە زانا هەڵی گرتووە و سوکاتیە بەو پێغەمبەرەی کە زانایان بوون بە میراتگیری پێغەمبەران و سوکاتیشە بە کۆمەڵگە بەگشتی یعنی وەختێک کە زانایەک لەبەر حەق لەبەر گوتنی حەق لەبەر هەڵوێستی پاکی لەبەر ئەوە کە شتێکی گوتووە بەڵام دەسەڵات بە دڵی نەبووە هەڵوێستێکی بەرامبەر دەردەبڕێت جا ئیجرئاتێکی بەرامبەر دەکرێت ئەوەی کە خۆیان ناوی لێترن ئیجرئاتی ئیداری یعنی ئەو پەڕی با بڵێن سوکایەتیکردنە بە خودی زانایە و زانایەکە و خود سەرجەمی زانایان چونکە ئێشێک لە زانایەک هەبێت دەبێت لە سەرجەم زانایان تردا هەبێت ئەگەر ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو پێغەمبەری خوا فەرمووی نمونەی ئیمانداران مثل المؤمنین فی توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد ئەگەر ئومەت بەگشتی وەکو یەک جەستەوا بێ إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى دەبێت زانایان جەستەیەکی بەهێشتر بن کەواتە ئەگەر زانایەک لە بەرامبەردا یعنی ئیجرئاتێکی نەشیاوی بەرامبەر دەکرێت پێویستە زانایان هاودەنگ بن چونکە ئەوەی کە ئەمڕۆ بەرامبەر بە فڵان کەس دەکرێت بەرامبەر بە فڵان زانا دەکرێت بۆ بەیانی بەرامبەر بە کەسێک تریشان دەکرێت
بۆیە بێدەنجیە ئەم هەڵوێستان دروستەکە ئەگە هەر لە سەرەتادا کاتێک ئیجراعاتێک دەکرێت زانایان هەڵوێستیان هەبێ هەڵوێستی زانایان بریتە لە چی هەڵوێستی زانایان لە سەرەتا و کۆتاییشا بریتە لە قەولی حەق لەوە کە شتێک ڕوون کاتەوە بۆ خەڵکی ئەوەی لە دەسەڵاتە هەر قسەیەکی حەق لەم بارەوە بە هەماهەنگیەوە شتێک دەرببڕن بڵێن ئەم سوکاتێ بە کەسێک بە زانایە کراوە بەرامبەر بە ئێمە کراوە نابێ بچێتە سەر نابێ بەردەوام بن دەبێت دەست هەڵگرن لەم جۆرە ئیجراعاتە کە لە پێناو پاراستنی بەرژەوەندی خۆتانە طبعا زاناش بۆ هاتووە بۆ پاراستنی بەرژەوەندیەکان بەڵام دیارە ئەم جۆرە کەسانە بەرژەوەندەکانیان بەرژەوەندی یعنی جۆرێکە لە ئینتیهازی جۆرێکە لە خۆپەرستی بۆیە بەرژەوەندی خۆیان لە سوکایەتیکردن بە زاناندا دەبینەوە لەم بارەوە دەبێت زانان فعلا خاوەن هەماهەنگی بن و مووقفی ڕاست و دروستیان هەبێت و پێش بگرن لەو جۆرە هەڵوێست و ئیجراعاتە ناحەقانە زۆر باشە مامۆستا ئایا زانایانی ئاینی تەنها لە بابەتە ئاین و کۆمەڵایەتیەکاندا گرنگە ڕۆڵیان هەبێت یاخود مەفرۆزە پێویست دەکات کە لە بابەتی ئابووری و سیاسیشدا ڕۆڵیان هەبێت و خەڵکی هۆشیار بکەنەوە لەم بابەتانەیە بێگومان پێویستە لە هەموو کایەکانی ژیانی خەڵکە زانایان قسەیان هەبێت بەڵام قسەی خودینە یعنی قسەی مەبەستم لە قسەی زاتی نییە قسەیە گۆکو ئیجتیهادێک نا بەو مانایە کە زانایان مادام خەڵکانی تێگەیشتون لە قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئانیشا باس لە هەموو مەجالاتی ژیان کراوە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتێکی تێدایە جا چ بە تەفسیل بێت چ بە مجمەلی و بە کورتی بێ بە ئاماژە بێت ئەبێ زانا قسەی لەسەر بکات چونکە ئێمە زانایان دێن چاکە و خراپە لێک جا دەکەنەوە شەڕ و خەیر لێک جا دەکەنەوە حەق و باتڵ لێک جا دەکەنەوە لە هەموو مەجالێکە چاک و خراپ هەیە حەق و باتڵ هەیە نور و ظڵمەت هەیە بۆیە زانە دەبێ قسەی هەبێ نە قسەی خۆی وەکو تاکێک وەکو شەخصێک بەڵکو قسەی یعنی فەرمانی خوا بگەێنێت و فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خەڵک بگەێنێ لە هەموو مەجالەکاندا یعنی ئێستا ئەیانوێ طبعا هەوڵی زۆر هەیە لەنێو کۆمەڵگە موسڵمانەکان هەوڵێکی زۆر هەیە زانای ئیسلام یان زانایانی ئاینی لەنێو موسڵمانانە هاو شێوەی پیاوانی ئاینی گاورەکان مەسیحیەکان و جوولەکەکان و یعنی دینەکانی دیکە لێ بکەن چۆن ئەوان هیچ عیلاقە و هیچ پێوەست نین بە ژیانی خەڵکەوە هیچ قسە ناکەن لە ژیانی خەڵکی بۆ لە ڕاستیدا لەبەرەوە ئەوان خاوەن پەیام نین هیچیان بەدەست نییە هیچیان لەلا نییە چ بڵێن یعنی بەڵام زانای ئیسلام وانە زانای ئیسلام قورئانی پێیە کە کەلامی خوایە حەدیثی پێغەمبەری لەلایە صلی الله علیه وسلم بە هەموو شتێکی باس کردووە بۆیە ئەو نایە قسەی خۆی بکات بەڵکو دێت حەق دەگەێنێت دەڵێ خوا ئەوای فەرموو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا دەفەرمێ جا لە هەموو مەجالێکدا سیاست ئەگەر دوورخراوە لە پەیامی خوای سیاسەتی چی لە دەرەچێت سیاست شتێکی بۆگەنی و ناشرین و پڕ لە درۆ و یعنی هەڵخەڵەتاندن و دیماگۆجیەت و چاوبەستەکردنی خەڵک و خۆ تێرکردن و خەڵک لە ناوبردن ئەوەی لێ دروستە بێت بۆیە زانا پێویستە لەو مەجالی هەبێ بۆیە لێرەشەوە دەڵێم پێویستە خودی زانایانیش بە تایبەتی ئەوانەیە کە دەیانەوێت قسە لە سیاست بکە یان بچێتە مەجالی سیاسی خۆی دەبێ خەلفیەتێکی سیاسی باشی هەبێ نابێ هەندێک شتەیە یعنی لێ ئاگادار نەبێت و قسەیشی لێ بکەن نا ئەگەر ئینسان لە مەجالێکە با بڵێن علمی پێ نەبوو معلوماتی پێ نەبوو ئەم ئاەتەی خوات جێبەجێ بکە باشترە ولا تقف ما ليس لك به علم جا ئەگەر زانایەک لە مەجالێکە قسە بکە لەبەرەوە لێ شارەزایە بەس لە مەجالێک ترە قسە نەکە بۆ نمونە لە مەجالی عیبادەتە نوێژ و ڕۆژ و زەکات و ئەمانە شتی باشی لێ بزانێ بەڵام هاتە سەر مەجالی بەیع و معاملات و کڕین و فرۆشتن و شتی لەم جۆرە هیچ لێ نەزانێ ئەم کاتە مصیبەت دروستە بێ ئەو کاتە خەڵک معاملات و کڕین و فرۆشتن هەموو دەبێت بە حرام و ڕیبا و شتی لەم جۆرە ئێگە لەم بارە مەجالی هەبوو قسەی هەبوو بەڵام لە بابەتی نیکاح و ژیانی هاوسەرێتی و تەلاق و ئەمانە قسەی نەکرد دیسان ژیانی هاوسەرێتی و ژیانی کۆمەڵایەتی خەڵک دەکەوێتە مەترسیەوە دەکەوێتە مصیبەت و پڕ لە گوناح و تاوانە بێ بۆیە زانا پێویستە لە هەموو بارێکەوە قسە بکەن بەڵام بەپێی تەخەسوس و پسپۆری خۆیان طبعا زۆر باشە مامۆستا میدیا و سۆشیال میدیا لە ئێستادا چ ڕۆڵێکی دەبێت لەوەی کە زیاتر وا لە کۆمەلگا بکرێت ڕێزی زیاتر لە مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی بگیرێت دەبینی زۆرێک لە میدیاکانی نزیک لە دەسەڵات یاخود ئەوانەی کە دەیانەوێت کۆمەلگا بەرە و خراپی بەرن هەمیشە و بەردەوام
وا وێنە دەکەن کە زیاتر مامۆستایانی ئاینی بەرەو نرخێکی کەمتر پیشاندنەوە لایەکی دیکەشەوە ئایا سۆشیال میدیا و میدیا بەگشتی ڕۆڵی هەبوو لەوەی کە مامۆستایەکی ئاینی مینبەرەکەی لێ زەوت دەکرێت بتوانێت لەو ڕێگەیەوە پەیام و ئامۆژگارەکانی خۆی بگەێنێت؟ بەڵێ طبعا بێگومان سوشیال میدیا ئەمڕۆ یعنی دەورێکی گەورەی هەیە، ڕۆڵێکی گەورەی هەیە لە گۆڕینی زۆر شت، لە دەرخستنی زۆر بابەتی نهێنی و تەنانەت لە هەندێک لە مەواقفی دەسەڵاتدارانیشی گۆڕیوە، بەڵکو هەندێک لە دەسەڵاتدارانیشی گۆڕیوە، نەکەر مەواقف و هەڵوێستەکانیان. ئێمە یعنی فرسەتە ئێستا بڵێم پێویستە ئەوەی کە لە خەمی دین و ئەهلی دین و علم و ئەهلی علمدایە کە لە سوشیال میدیاش ئەکاونتێکی هەبێت، کەناڵێکی هەبێت، نازانم هەر شتێکی هەبێت لە سوشیال میدیا، مادام ئەتوانێت لەوێدا خزمەتێ بکە، زۆر گرینگە یعنی گرنگی بدا بە خزمەتی زانایان. زۆر جارە بینیت یەکێ لە زانایان وتارێکی زۆر گرین کاریگەری پێشکەش کردووە، یعنی خەڵکێکی زۆر کەم بینەری کەم بووە، باشە ئیعجابی کەم بووە، متابعی خەڵکی کەم بووە، شەیری کەم بووە، یعنی لە ڕاستیشدا تەماشاش دەکەی لە بەرامبەردا خەڵکێک کە هیچی لەباردا نییە، خەڵکی کە هیچ پەیامێکی پێ نییە جگە لە شەهوەت پەرستی و یعنی تێکدانی کۆمەڵگە و تاک و خێزان، سەیرەکەی خەڵکێکی زۆر ڕەواجیان پێداوە، متابعی دەکەن، قسەی لەسەر دەکەن و لە نێو خەڵکە بەرزیان کردوتەوە. مصیبەتی گەورەی ئەمڕۆ چییە؟ مصیبەتی گەورە ئەوەیە زانایان پەراوێز بخرێن، کۆمەڵی خەڵک کە لە ڕاستیدا ڕەنگە فاشیلیش بن، حاشاکی ئێوە ڕەنگە هیچ لە باردان نەبن، کراون بە قودوەی خەڵکی، کراون بە مەثەلی ئەعلای خەڵکی، وان لێ کردوون کە خەڵک متابعیان بکەن، گوێیان لێ بگرن، یعنی تەنانەت حرەکاتی جەستەیان تەنانەت چ دەخوا چ ناخوا ئەمانش خەڵک تەحەدێکی زۆر یعنی متابعیان بکەن. بەس بە کورتی ئێمە وەکو موسڵمان دڵسۆزانی ئیسلام و ئەهلی ئیسلام لە سوشیال میدیا زۆر گرینگە گرنگی بە زانایانی خۆمان بدەین، خزمەتیان بکەین و هەروەها کاتێکیش کە زانایەک ستەمێکی بەرامبەر دەکرێت، ناحەقێکی بەرامبەر ئەنجام دەدرێت، سوشیال میدیا پێویستە پڕ بکرێ لە ئیدانەکردن و سەرکۆنەکردن و هەڵوێست نواندن بەرامبەر بەوەی کە بەرامبەر بە هەر زانایەک، بەرامبەر بە هەر ئینسانێک دەکرێت بە زوڵم، بە تەعەدا، بە ناحەق، چ جای ئەو ئینسانە پێشەوای خەڵک بێ، ئیمامی خەڵک بێ، زانا بێت. بێگومان پێویستە دەنگدانەوەی هەبێ، ڕنگدانەوەی هەبێ و ئەم دەنگدانەوە و ڕنگدانەوەش تەسیرێکی وای هەبێ کە دەسەڵات ناچارکە بە ئیجراءاتی خۆیدا بچێتەوە و هەڵەکانی خۆی ڕاستکاتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا زانای ئاینی، زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی، سپاس بۆ ئامادەبوونت. ڕازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە.
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان پەیامنەرمان سۆیب محەممەد ویتێکی بۆ ئامادە کردوین سەبارەت بە کردنەوەی خولێکی ڕۆشنبیری لە مەڵبەندی کۆمەڵی دادگەری لە سی سادق فەرموون با پێکەوە بینەریە و ویتێبین. ئەم ماوەیە من لەگەڵ کاکە ڕێبازی کوڕما لە بانە بووین ئەچوینە هەر شوێنێ ئەو خەڵکە حەزیانەکە قسەیان بۆ بکەین ئەچوینە هەر شوێنێ باسی گرنگی نوێژ و ئانەمانە کرد هەستم کرد هەندێک لەوانە کە قسەمان بۆ کردن ئەلحەمدولیلا یا زۆریان هەندێکیان نوێژیانە کرد بە کاڵی هەندێکیان نوێژیان ناکرد کەوتنە نوێژکردن تا ئێمە لەوێ بووین ئەما بینین دەستیان کردەوە بە نوێژکردن وام ئەزانی ئەو دنیای هەمووی هی منە دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی مەڵبەندی شارە زۆر وەکو مەڵبەند هەساوین بە سازدانی خولێک بۆ کادرانی سنووری مەڵبەندەکەمان کادرانی باڵای سنووری مەڵبەندەکەمان مەبەستمان لەکردنەوەی خولەکە زیاتر لە جانبی بەرزکردنەوەی ئاستی توانای مرۆییە خولەکەمان وەکو بڵێ هەمە ڕەنگ و هەمەلایەنە بابەتێکیان تایبەتە بە وصول و یاخود بنەماکانی بانگەواز و هەروەها بابەتێکی کیان تایبەتە بە تەکنۆلۆژیا و هەروەها سۆسیال میدیا کە ئەمڕۆ زەورەتێکی ژیانە بە جۆر لە جۆرەکان پێویستە کۆمەڵانی خەڵک لێ بە ئاگا بن و کادرانی ئێمە بەرچاوڕوون بن بەرامبەری و هەروەها بابەتێکی کیان بریتیە لە تەنمی بەشەری واتە هونەری خۆپێگەیاندن و تواناسازی مرۆیی ئەمەمان بە پێویست زانیەوە ئێمە وەکو مەڵبەندی شارە زۆر کە مەڵۆیەکی تر بخەینە سەر شارەی معریفی کادرانی باڵای سنوورەکەمان ئەلحەمدولیلا ئیسفادەیەکی زۆری هەیە بابەتی یەکەم لەسەر چۆنەتی بانگەواز بوو ئەلحەمدولیلا کە زۆر ئیسفادەمان لێ کرد ئێمە وەکو با بڵێن کادرانی ئەنجومەنەکان کارگەڕانی ئەنجومەنەکان ئەلحەمدولیلا زۆر ئیسفادەمان لێ کرد و هیوادارین ئەم خولانە بەردەوام بێت چونکە ئەم خولانە زۆر گرنگە زۆر پێویستە بۆ ئەمڕۆی ئێمە کە بە تایبەتیش پێم خۆشە زیاتر بۆ گەنجان ئەم خولانە بکرێتەوە و زیاتر ئەم بەرچاوڕوونیە بۆ گەنجەکانیش زیاتر بێت انشاءالله. هەموو مرۆڤەکان پێویستیان بەڕاستی بە پێگەیاندن و تێگەیاندن هەیە بۆ ئەوەی کە بەرەو ئەو ئامانجەی کە ئەیانەوێ خزمەتی دین و ژینی میلەتەکەیان بکەن. بۆیە ئێمەش دەستخۆشێکی باشمان هەیە و سپاسی مەڵبەندی شارە زوورەکەین کە هەڵساوە بەکردنەوەی ئەم خولە. ئەم خولە خۆی لە خۆیان بەڕاستی زۆر زەرور بوو و زۆر پێویست بوو دەستخۆشیان لێەکەین ماندوو نەبوونیانەکەین سپاسیانەکەین. بەش یەکەمی خولەکە کە لەلایەنی جەنابی مامۆستا یاسین دکتۆر یاسینەوە پێشکەشکرا بەڕاستی هەستمان کرد کە زۆر پێویستە و شتێکی زۆر نەوعی بوو و زۆر باش بوو بۆیە ئەم جۆرە خولانە زۆر زەرورن.
دووبارە سڵاتان لێبێ دازان و خۆشەویستان ئەمڕۆ 8 ساڵ تێدەپەڕێت بەسەر خۆپیشاندانە گەورەکەی شاری سێ سادق کە تیایدا زیاتر لە 150 هاوڵاتی بریندار بوون و لەگەڵیشیدا گەنجێکی ئەو قەزایە شەهید بوو و تاوکو ئێستا بێتەوە 8 ساڵ تێدەپەڕێت هیچ داواکارەکانی ئەو خۆپیشاندانە جێبەجێ نەکراون و تا دێت ئەو قەزایە پەراوێز دەخرێت و چین و توێژەکانی ئەو قەزایە هەمیشە و بەردەوام دەنگی ناڕازیان هەیە لەوەی کە قەزاکەیان پەراوێز دەخرێت هەرچەندە حکوومەت و لایەن پەیوەنددارەکان چەندین بەڵێن دەدەن بەو قەزایە بەڵام هیچی جێبەجێ ناکەن بۆ گفتوگۆی زیاتر لەو بارەوە لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک سەلاح سالار ڕۆژنامەنووس کاک سەلاح زۆر بەخێر بێت سپاس بۆم دەرفەتە کاک سەلاح بۆچی خۆپیشاندان کرا 8 ساڵ بەر لە ئێستا ئەتوانین بڵێن خۆپیشاندانەکان ڕێک لە تەوقیتی سەری ساڵ بوو 2014 بوو دقیقەن لەو کاتە بەرپرسانی کورد لە وڵاتانی دنیا لە گۆشە و کەنارەکەت لە کەیف و سەفای خۆیان نابوون هاوڵاتیانی کوردستانیش فەرامۆش بوون ئەو پەڕی بێخزمەتگوزاری پەراوێز خراوی فەرامۆشکراوی لەناو ئەو شارانەشە شاری سێ سادقێکە لەو شارانەی زیاتر فەرامۆشکراوە لە سەو شارەکانی دیکە بۆیە خەڵکی شاری سێ سادە خۆپیشاندانێکی خۆڕسکی جەماوەریان کردانی خۆپیشاندانەکە هەموو چین و توێژ و هەموو جۆرە خەڵکی تێدا بوو داوای خزمەتگوزاریان کرد داوای مافی سەرەتایی ژیانیان کرد داوای لابردنی هەندێک بەرپرسی گەندەڵیان کرد کە تێبینیان هەیە لەسەریان کە خزمەتی شار ناگەن ئەلم بابەتانە بوو حکوومەتیش کەلعادە وەکو هەموو جارێک لە جاتی بێت بەدەم خۆپیشاندانە و داواکاریەکان نێنەوە بگرێت بۆ بەڵێن جێبەجێکردنەوە هێزی ئەمنی هێنێتە سەریان و سەرکوتکردن و تەقەکردن و لێدان ئەو بۆ خۆپیشاندانە ماوەی 3 ڕۆژی خایاند نزیکی 180 کەس لە هێزی ئەمنی و خەڵکی بریندار بوون باش فیشێکی بڵێ پلاسیکی و باش بەرد و بە ئەپشتانە و لە ناویشە گەنجێکی دڵسۆز و خۆشەویستی شارەکەمان شەهید بڕیار حەسەن شەهید کرا زۆر باشە کاک سەلاح باز لە شەهیدکردنی شەهید بڕیار دەکەی لە خۆپیشاندانانەیە و باز لەوە دەکەی کە 3 ڕۆژی خاند و ئایا ئەم کەیسەی شەهید بڕیار بەکوێ گەیشتووە هیچ شتێک کراوە بۆ بنەماڵەکەیان ئەلبەت دوابەدای خۆپیشاندانەکان هەر لە ڕۆژانی یەک دووهەم و سێمە دووجار نوێنەری حکوومەت هاتنە سی سادق ئەمە لەگەڵیان دانیشتین جارێک پارێزگار خۆی و هەندێک لە ئەندامانی بەڵێ بەڵێ جاری دووەمش هەندێک لە وەزیرەکان هاتن و داواکاریەکانی خەڵکی سی سادق لە سەروی توانای پارێزگای سلێمانی وەزارەتەوە بوو بۆیە وتیان ئەمە بێ ڕاستەخۆ بدرێت ئەنجومی وەزیران لیژنێکمان پێکێنا نزیکەی زیاد لە 15 کەس لیژنێک ڕۆشتین لەگەڵ سەرۆکی حکوومەت نێچیروان بارزانی دانیشتێکمان کرد ئێمە دوو جۆر یاداشمان پێدان یاداشتێکی گشتی کە 11 خاڵ بوو خاڵی یەکەمی بە کەیسی شەهید بڕیار دەست پێکا کە داواما کرد لێکۆڵینەیەک جدی بکرێت لە کەیسی شەهید بڕیار و بکوژانی دەستگیر بکرێن و بە سزای عادیلانەی خۆیان بگەن کۆمەڵە خاڵی کە بوو دوا خاڵیشیان جێبەجێکردنی کەیسی خاپورکردن بە جینۆساید ناساندنی خاپورکردنی شاری سی سادق بوو کە لە ساڵی 1970 ئەلبەتە ئەو شارە لە 100% خاپور کراوە ئەو داواکاریانی ئێمە لە سەرەتاوە بۆ کۆتایی هیچی جێبەجێ نەکراوە ینی نەکەیسی شەهید بڕیار جێبەجێکرا ینی وەکو پێویست چونکە دیسە بە دەرخۆنەیە کرد لە کۆتاییە و خاپورکردنی شاری سی سادقیش لە حکوومەتی عێراقی ئەو دۆسیەش هەر دۆسیەکە وەکو وەرەقەیەکی ئەوە لەسەر مێزێک کەوتووە جێبەجێ نەکراوە زۆر باش کاک سەلاح دەست بە ئێستاشەوە کە خۆپیشاندان لە شار و شارۆچکەیەک ئەگەر ئەنجام بدرێت حکوومەت و لایەن پەیوەنددارەکان زۆر خەمساردن لەوەی کە هیچ ئەو داواکاریەکانی خۆپیشاندانان جێبەجێ ناکەن چی وای کرد کە حکوومەت ڕاستەوخۆ بێتە ئەو قەزایە و ینی بڵێ ئۆکەی من داواکاریەکانتان جێبەجێ دەکەم هەرچەندەکە هیچ جێبەجێش نەکرا بەڵام چی وای کرد کە حکوومەت بێتە ئەو ئاستی بێتە ئەو قەزایە و وەزیرەکان بێنەوەی گوێ لە هاوڵاتیانی ئەوێ بگرن وڵا هۆکاری سەرەکیەوە بوو خۆپیشاندانەکە زۆر بەرفراوان بوو خۆپیشاندانێکی ینی بە تەواوی مانا جەماوەری بوو هەزاران کەسە بوو ینی لە کۆنتترۆلکردنی حکوومەتانە بوو چووکە بە ماوەی 3 ڕۆژ بەردەوام سەدان کەس زانی بەڵام چەندین قافڵە سیاری ئەسکەری و هێزی ئەمنیان هێنا بۆ سەرکوتنی خەڵفرەتی بە تەمەنیش مەبینی لەو خۆ بەڵێ هەموو جۆرە خەڵکی تێ بەڕاستە فێم کە بۆیان کۆنتترۆل نەکرا ئێمە دواتر کە ڕۆژین لەگەڵ سەرۆکی حکوومەتدانیشتین نێچیروان بارزانی یەکەم قسەی ئەوەی وتی من بە چاوی خۆم شاهیدی وێرانی و مەزلومیەتی شاری سی سادقم چونکە 2-3 مانگ لەو پێش هات بۆ سی سادق حتى عیماد ئەحمەد کە جێگری بوتی عیماد بە تۆم نەوت ئەم شارە بەس سێدی چواداری خۆی بکە هەست بە مەزلومیەتەکەوەتی باوەتی لەبەر ئەوە لەبەر 2-3 خەڵ لەگەڵتان دانیشم یەکەم شەهیدێکتان داوە دووهەم بە چاوی خۆم مەزلومیەتی ئێوە بینیوە کە شارەکەتان زۆر مەحرومە وەسی هەمش داواکاریەکانی ئێوە لە
سەری توانێت ئەنجومی کەواتە پارێزگاوە بۆچی هیچ داواکاریەکی جێبەجێ نەکرد لە کاتێکدا کە ئەم بەرچاوڕوونی هەبوو دانی بەم هەموو شتەیان ناوە ئەلبەت داواکاریەکانی ئێمە زۆر بوو ئێمە کۆمەڵە داواکاری هەموو سەکتەرەکان لە پەروەدا لە تەندروستی لە ڕێگاوبان هیچ داواکاریەک جێبەجێ نەکراوە ڕاستە داواکاریتان زۆر بەڵێ ناڵم هەموو داواکاریەکەمان کە خستە بەردەستی لە پەروەدا لە هەموو کەرتەکانم سەری کرد وتی بەڕاستی بە ئینسافیشەوە نووسیتان ینی شتێکتان نەنووسیوە کە زۆر بێت بۆ ئیحراجی ئێمە تێدا بێ بەڵێندام هەر هەمی ئیمزای لەسەکە وتی هەمووی جێبەجێکەم ئێمە داوێت 40 ملیار دینارمان کرد بوو کاتی خۆشی بەڵێنی 10 ملیار دیناری داوتی کاکە ئیکەنە 55 ملیار دینار بە کۆی گشتی بە بەڵێنەکەی پێشوو ئێستا زۆر باشە کاتێک ئێمە هاتینەوە لەگەڵ خەڵکی خۆمان دانیشی وتمان ئەم بەڵێنانە بە ئێمەداوە ئەو داواکاریانە کە ئێمەتان پێش لیژنەما پێگە نابوو لەگەڵ هەموو فەرمانکەکان دانیشین داواکاریەکانیان چیە پێداویستەکانیان چییە تەنانە لەگەڵ گوندەکانیش عنی ئەو گوندانەی دەوروبەری 3 سادەقیش و هەتا ناحی بەرزنجەش کە سەر 3 سادەق ئەوانیشیان پێویستە هەموو داواکاریەکانمان نووسی بوو بەڵێنی هەموویدا هەمووی ئیمزا کرد لەسەری بەڵام بەداخەوە بە پاساوی قەیرانی دارایی هیچی جێبەجێ نەکراگە قەیرانی دارایی ئەو کاتە قەیرانی دارایی هەبوو لەو کات ئێمە ڕۆشین نەبوو بەڵام چەندمانێک دوای ئەوە قەیرانی دارایی دەستی پێ کرد بەڵام دواتر خۆ تا ئێستا قەیرانی دارایی نەکراوە هەندێک لەو داواکاریان ئەکرا قۆناغ بە قۆناغ جێبەجێ بکرایە بەڵام بەداخەوە حکوومەت کە بەڵێنەکان جێبەجێ ناکە جارێکی دیکە خۆ پیشاندان نەبێتەوە ئەو بوو ساڵی 2020 جارێکی دیکە خەڵک لەسەر هەمان پێداویستەکان خۆ پیشاندان نەکردەوە بەداخەوە ئین جارە لە جیاتی گەنجێک دوو گەنجێکیان شەهید کرد لە 30 سادەق تاان هەموو شارەکانی کەش ئەمە هەم حاڵەتانە بووە ئەگەر حکوومەت لەگەڵ بەڵێنەکانی خۆی ڕاستی کردای ئەو بەڵێنانی بە خەڵکی 30 سادەقیدا بوو بیوردایەتە سەر خۆپیشاندانێکی تریژ نەبووە و دوو گەنجیکە شەهید نەبوونەوە ئێستاش بێگومانە خۆپیشاندانانە دووبارە بێتەوە لەبەرێ بەردەوام ئەم شارە پەلابێز خراوە ئێستا ئاڵی گەماری ئابووری لە سەرانی هیچ پرۆژێکی بۆ ناچێت لە هەموو لایەکە فەرامۆش کراوە بۆیە چاوەڕێکرێت لە حاڵەتی کە دووبارە خۆپیشاندانە بێتەوە بەداخەوە خەڵکی ئێمە جاری کرد شەهید دەبێت زۆر باش کاک سەلاح تۆ ئاماژەت بەوە کرد کە خۆپیشاندانی پێشووتر خۆپیشاندانێکی زۆر ینی گەورە ئەوە بۆ کە خەڵکی هەموو هاتوونەتە سەر شەقامەکان کەواتە هۆکاری ئەم بەڵێنانە بوو کە خەڵکی ئاوازیان لە خۆپیشاندانانە هێنا و دوای 3 ڕۆژ کۆتاییان بە خۆپیشاندانەکە هێنا هۆکارەکەی بوو کە ئەم بەڵێنانەتان پێدرا یاخود بۆچی خەڵکی بەردەوام نەبوون تا ئەو کاتێک کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت بەڵێ بێگومان هەڵ ڕۆژی سێهەم ئێمە لە کۆبوونەوەی بووین کە تا ئەو کاتەشی هێز ئەمریکان لە 3 سادەق بوون و شەوەکەشی نوێنەری ئەنجومی پارێزگاوانە بە شەوە هاتن ینی شەوانێمە لەگەڵیان دانیشتین بەڵێنی جدیانە داکا کە ئێوە خەڵک هێورکەنەوە بە دڵنیایی ئێمە هەموو داواکانەکەن جێبەجێەکەین ئێوەتمان باش ئەلبەت ئێمە کە ڕۆشین نەشمان تو ئێمە نوێنەری خۆپیشاندەران چونکە خۆپیشاندەران تۆ ناتوانانی خۆتکەێنە بەس ئێوە توانە داواکاری ئێوە خەڵکی 3 سادەق گەینە ئەنجومی وەزیران داواکاریەکانمان گەیان ئەلبەت لەگەڵ ئێمەشا ماڵی شێر بڕایمان لەگەڵ بووە کە ڕۆشین ئەنجومی وەزیران براکەی کاکبەر هەمی برایمان لەگەڵ بووەوە بەجددیت داکۆشی لە ئەم داواکاریانە کرد و بەڵێنی جدیان هەتا ئەو تەبێژی دانیشتنەکەش بوو بەڵێنی جدیان پێدا بەڵام هیچ بەڵێنێکیان نەبوو هەرەوە لە هەموو شارێک وانی حکوومەت ئەگە بەڵێنی خۆی لە هەموو شوێنێک بباتە سەر خزمەتی خەڵگا خەڵک بۆ خۆپیشاندان لەگا خۆ خەڵک هەر نەبوو وانیم خەڵک داواکاریکی زۆریە 3 سادەق لە ساڵی 1970 لە سەتاسەتی خاپور بووە بەڵام حکوومەت دێت کاتێک بووجە بۆ 3 سادەق دابینەکە هەروەکو شارێکتر بۆی دابینەکە کە خاپورکردن و وێناکاری بەسەرەن هاتووە ئەمە نەعەدالەتیە اینجا شارێکە لە موقعەتێکی استراتیژی زۆر فراوانەیە بەرفراوانە جەماوەرێکی زۆری هەیە دانیشتوانێکی زۆری هەیە ناوچەیەکی بە فراوان ئەبەستێ پێکەوە ئەبوو خزمەتێکی زۆری بکرایە بۆ ئەوەی کار ئاسانیە بوو بۆ ئەو شوێنانی دیکەش کە دێنە سەر ناوچەی 3 سادەق بەداخەوە شارەکانی تریش کە بە 3 سادەق تێپەڕین بەهۆی بێ خزمەتگوزاری و نەبوونی ڕێگاوانە ئەوانش تووشی ناڕەحاتی و ئەزیەتە بوون مامۆستا سەلاح ئەگەر سێرێکی مێژووی ئەو شارە بکەین لە ساڵی 1963دا ڕژێمی و سەردەمە کۆمەڵکوژێکی زۆر لەو شارە ئەنجام دەدا دواتر لە ساڵی 1982دا خەڵکی ئەوێ ڕاپەڕینێک دەکەن و دواتر ساڵی 1970 دووبارە ڕاپەڕینێکی دیکە ئەنجام دەدەن ینی ئەم خزمەتەی یاخود ئەم بەرخودان و بەگژاچوونەوەی خەڵکی ئەو ناوچەی بەرامبەر بە زوڵم و ستەم و نادادی ئەو سەردەمە ینی بۆ حکوومەت و لایەن پەیوەنددارەکان ئەمە بەرچاو ناگرن ینی زۆر کە خزمەت بە شارێک دەکەن یەکسەر دەڵێن ئەم شارە قوربانیە و ئەم شارە ئەوەی کردووە بەڵام بۆ 3 سادەق ئەمە نابینن ینی ئەم خزمەتە و ئەو مێژوە پڕشکۆیی کە هەیەە بۆ لە بەرچاو ناگیرەکە ئێستا خزمەتی ئەو شارە بکەن بەڵێ بێگومان حکوومەت هەموو شارێک ئەم مەزڵومێتە بەخۆی ئەبینێت بەڵام کەم و زۆری هەیە ئەتوانین بڵێن 3 سادەق قەڵات دزەیە هەندێک شارمان هەم پێنجێن ئەمانە چونکە خابوورکاری تەواوی مەسەر هاتووە ئەبێ حکوومەت
بەدەر لە بوجێ خۆیان خزمەتی زیادی بکردنە زیاتر ئەوەدانی بکردنێتەوە بەڵام سەری هەموو ئەو شارانە بکە مەزڵومیەتیان پێوە بینی ینی وێرانیان پێوە بینی ئەوەدانکردنەوەیان نیە ئێستا تۆ بە سیسا خاتی پەڕیت هەموو ئەم بینا جوانانە دوکانانبی ئەمە هیچی حکومت نەکردوەوە خەڵکە دووبارە ماڵی خۆی دروست کردوێتەوە تەنها ئەو کۆڵان و جادانەی کە قیر کراونە چیمۆتۆ کراوەنانی لە چاو شارەکانی کا شتێکی ئۆتۆی بۆ نەکراوە سێ سادەق لە ڕابوتوشا بێدەنگ نەبووە لە ئێستێشا بێگومانەوە بە بەرچاوێکە بێدەنگ نابێت بۆیە بەردەوام حکوومەتی شارێکی خۆش ناوێت کە نەخێر ئەڵێ و ناڵێ شارێکی خۆشەوێکە سەرکەس بێ و بێدەنگ بێ یە شارێکیش بەردەوام خەریکی خۆپیشاندان بێ و دەنگی ناڕزایی تیا دەنگی دلێر بێ ئەمە لای دەسەڵات و خۆشەویست نیە و خزمەتی ناکات کە بەداخەوە بێ حکوومەت بزانێ ئەم شارە ئەنی عینی نەخۆشێکە تۆ لە نەخۆشخانەیەکە نەخۆشێک هاوارەکە دکتۆر زیاترشی وەلایزانێ ئەمە ئازاری هەیە ئەمە کێشەیەکی هەیە ئەوەش بێگومان وایە بە ئەو شارانەیە کە دەنگی ناڕزایی تیانە بەرزە هۆکار هەیە حکوومەت ئەگەر هۆکارەکان چارەسەر کات خەڵکیش جاریکردنە خۆ پیشاندانەکانە دیشی حکوومەتیشەوە هەنی بۆست کار ئاسانی بۆ خۆشیان بێدەنگی سەر ئێشش بخۆیان نامێنێت کاک سەلاح ئەو لیژنەیە کە پێکتانێنە و کۆمەڵێک داواکاریتان هەبوو سەردانی سەرۆکی و کاتەی حکوومەت هێرمتان کردو ئایا ئێستاژە و لیژنەیەتان هەرما و ئەتوانن دووبارە سەردانیان بکەنەوە و داواکاریەکانتان دووبارە پێشکەش بکەن بەڵێ ئێمە لیژنەیەکی چالاکوان و ڕۆژنامان و سوڕۆشنبیران و کەسایەتەکانی شار بووین بەردەوام دانیشتنیشمان پێکەوە هەیە تا ئێستش بەردەوامە بەڵێ ئێمە بەردەوام بۆ خۆمان دانیشتنەکەین وتوێژەکەین شت ئەنووسی قسەکەین ئانی سەردانی شوێنانی شتەکەین ئەم لیژنەیە بەردەوامەوە کردمان بە چەند بەشێکی جیاوازەوە زۆر جا بۆ لای بۆ سەردانی وەزارەتێک لایەنێکی پەیوەندیدار هەرجارۆ لیژنەیەک لەم لیژنەیەمە بەشێک لە لیژنەکە ئەڕوات و تا ئێستش بەردەوام ئێمە کۆنتاکتمان لە ناو خۆمان و لەگەڵ حکوومەت هەیە داواکاریمان بەردەوام گەیاندووە تەنانەت پەرلەمانتارەکان حکوومەت چیاڵێ پەرلەمانتارەکانی سێ سادەقیش لە حکوومەت لەو ساڵانی ڕابردوو بەردەوام یاداشێندا بەسەرش حکوومەت کە بەڵێنەکانە جێبەجێکە وەڵامی نێچیرۆن بارزانی تەنها بوو بە پاساوی قەیرانی دارایی جێبەجێ ناکەن ئەگینا لەسەر بەڵێنی خۆمانی بەڵام ئایا لە ماوەی 8 ساڵە هیچێکی لەو بەڵێنەکان شتی زۆر سادەشی تێدا ینی هەندێک لەوانە داواکاری هەندێک ئامێری تایبەتە بۆ نەخۆشخانەکان کە ئێستا خەڵک بۆ خۆی خەسخانەی تایبەتە کاتەوە کۆمەڵە پزیشکۆ بنەوە هەر لەو شاری ئێمە لەوانەیە ئێستا نزیکەی 10 کۆمەڵگەی پزیشکی تیابێ ئەوانە کە ئێمە داوامەکە بۆ نەخۆشخانەکان بەشێکی ئەوان بۆ خۆیان دابینیان کردووە شتی زۆر سادی تێدا بوو ئەنی ئێستا کە سەیری من بەیانی سەری یاداشەکانی خۆمانەوە کردو سەرنجەم ئەبوو باش ئێمە داواکاری کۆمەڵەشمان کردو زۆر سادە بووە بەڵام سێرەکەی حکوومەت ئەوانەشی نەکردو ئەنی شتی گرنگترین داواکاریەکانتان چی بوو؟ گرنگترین داواکاریەکانمان ئێمە تاونوتمان بەلای ئێمە مەبەستی سەرەکیمان کەیسی شەهید بڕیا بوو چونکە لە پێناوی ئەو شارە شەهید بووە داواکاری بودجەیەکی 5 ملیار دیناریمان کردبوو لە کەرتی پەروەدە لە کەرتی تەندروستی لە سێکتەرەکانی هاتوچۆر ڕێگاوبان شارەوانی شوێنەوار چونکە 30 سادەق لەسەر دڵی دەشتی شارە زوور عنی دەشتی شارە زوور وەکو کشتتوکاڵ وەکو شوێنەوار وەکو سامانی ئاو وەکو بە ئێمە داوای کاری بەنداوی کەوڵاسیشمان بوو کە لە سەردەمی مەلیکێتەوە ئەم بەنداوە باسەکرێ و زیندووە کرێتەوە و دوایی کپەکرێتەوە هەموو ئەم داواکاریانە ڕێگاوبان بۆ گوندەکان بۆ ناوشار ئەمانە داواکاری سەرەکیەکان بوو کە هەمووشتی زۆر سادەن نانی ئەرکی سەرشانی حکوومەتە بەبێ ئەوەی ئێمە داوایکەن خۆی جێبەجێکات زۆر باش کاک سەڵاگە بینەوە سەرکەیسی شەهید بڕیار لەو سەروبەندەدا 3 کەس دەستگیر دەکرێت و دواتر بەپی بڕیارێک لەلایەن وەزارەتی ناوخۆ ئازاد دەکرێن بۆ بەجددی ئیش لەسەر ئەمە نەکراوە ینی کە سوکارەکەی تەنها و تەنها ئامانجیانەوەیە کە تاوانباران دەستگیر بکرێن بۆ تا ئێستا کە تێداین ئەو کەیسە هەروەکو خۆیەتی و ینی هیچ تۆمەتبارەکان دەستگیر نەکراون ئەڵبەت ئێمە بەردەوام لەگەڵ ماڵی شەهید بڕای دانیشتن و علاقەت و پەیوەندی گەرم و گوڕمان هەیە تەنانەت پێرەشەوە ئێمە لە ماڵامی سەردانیانگەی بەردەوام ئەمە قسەی بنەماڵیان ئاڵای جێگری وەزیری بریکاری وەزیر پێی وتوون کە ئەمانە لە حاڵەتی ئەرک و فەرمانە بوون ناینێرینە بەردەمی دادگاش نەک دەستگیریان ناکەن هەر ناینێنە بەردەمی دادگاش بەبەستیانە دەستگیریان کە لەبەرەوەی ئەگەر ئەمانە بدەن بەدەستەوە سبێنە کەس پێوان بۆ ناکوژی ئەمان هەرم کەسانە دەیانێرن خەڵکیکان بۆ بکوژێت ئەگەر لە شارێکە چەند کەسێک بەهۆی کوشتنی خۆپیشاندەرانەوە ڕادەستی دادگا بکرایە هێزی ئەمریکانیش بێگومان نیانەوێرە ئەوە تەقە لە خەڵکی بکەن و بەم شێوازە خەڵکی بکوژنەوە بە هەڕەمەکی عشوایی تەقە لە هەوڵەتەنی خۆت بکەن ئەنی هەمووانە گەنج بوون سا شەهید بڕیار لە وێنەکانە دیارە لافیتەیەکی بەدەستێڵە کوازانکە و پەیمانگاکەمان یخۆکگە ئەمە داواکاری ڕوخاندنی حکوومەتی نەکردووە ئێستا هاتوون 2 بەشیان لە 3 سادەق کردووە وەکو کۆلێژێک تا ئەم دقەیەش
بینایان نەبوو بەشی ناوخۆی کردوتە نەبە کۆلیژەکە تا ئێسش میوانە لە بینایی چاودێری کۆمەڵایەتیایە. ئێستا بەڵێنیان داوە کە بڵێن بینا دروستکەن بۆ کۆلیژەکان هەتا ماڵی شەید بڕێ ئەمڕۆ کە مناسبە ناکەن بەراسیم ناکەن بۆ ئەوی کە دەستێک نێت خۆ پیشاندانێک بە لاڕێە بێت و بەڵێنەکان ئەمان لەو بەڵێنش پەشیمان بن وتیان بە ئێمە ئەم جارش جارێکی دیکە قوربانی بە خۆمان دەدەین بەراسیم ناکەین با حکوومەت نێکاتە پاسای بزانین ئەم بەڵێنە بانەجێ چاوەڕێی جێبەجێکردنی ئەم بەڵێنانە کە ئەمە دواترین بەڵێنە کە لە سلێمانیەوە واتە بەڵێنە پێداوان کە باڵەخانە دروستکەن بۆ کۆلیژەکانی 300. زۆر باش کاک سەڵاح بەس لەوە کرد کە هیچ داواکاریەکتان جێبەجێ نەکرا و ئێستاشەوە قەزای 300 هەر فرامۆش کراوە کەواتە جیاوازی ستەمکاری حیزبی بەعس و هەرێم چییە لەکە لەو کاتەدا کە حیزبی بەعس خاپوری کردو لە ئێستاشدا کە حکوومەت هەرێم بە تەواوی فرامۆشی کردو کە ئەگەر هاوڵاتیەک دەنگی ناڕزایی بەرز کاتەوە ئەی کوژێ بە ئاشکرا بریندار هەیە کەواتە ئەمە چ جیاوازیکەن؟ ئێمە لێکچوون هەیە لە نێوانە بۆ نمونە لە ساڵی 63 کۆمەڵکوژی لە 300 کردانی زعیم سەدیق هاتووەتە 300 بە دەستی خۆی مختاری شارەکەی کوشتووە بەدەستی خۆی لە حوشەکەی ماڵی خوانە مختاری شارەکەی کوشتووە و دواتر خەڵکیان کۆ کردوەوە تەقیان لێکردون کۆمەڵەکان شێتکن کۆمەڵەکان بریندار کردوون وە زیاتر لە 100 کەس لە کەسایەتە دیارەکانی 300 لە ئیمام و خەتیبی شارەکەەوە تا هەموو کەسایەتەکان دەستگیر کراون بە بریندار و خەڵکی کەشەوە ماوەیەکی زۆر زیندانی کراون ئەوە لە ساڵی 82 و لە 82 ڕاپەڕین جەماوەری کرا دیسان ئەو کاتانەش چەند کەسێک شێت کراون لە هەردوو حاڵەتەکە تەنانەت لە ساڵی 87 دکتۆر جەمال لەوێ کەسێک بوو کە برین پێش بوو لە 300 هاتن لە ماڵەکەی خۆیان بە قومبەلی خاص بە زیندوی سووتاندیان بە پاساوەیە کە تەداوی بریندارەکانی خۆپیشاندەرانی کردووە. ئێستاش ئەم شتانە هاوشێوێ لە نێوانە هەردووارە بۆ تۆ خەڵک خۆپیشاندانی کردو تەقی لێ کراوە کوژراوە شارەکە بەعس خاپوری کردو ئەمانشکا کە بە هەمان شێوە فەرامۆشیان کردو هەجۆرێکە لە خاپورکردن و ناچن لەو کەیسە بپرسنەوە کە ئەمە لە سەرشانی خۆشیان نامێنێ حکوومەتی بەعز ئەم شارەی لە 100 وێران کردووە با حکوومەتی ئێستا عێراقی کە میلادگری هەمان حکوومەتە ئەم شارەوەکو جینۆساید بناسیێنێت 300 50 قەڵاتزێ هەموو ئەو شارۆچکانەی تریش کە خاپور کراون بۆی بودجیان وەدامین کە ئەوەدانێک کات و کاتە ئەرکێکیش لە سەرشانی خۆیان داچێ بەڵام ئەوانە خەمساردن هەر یانی تەنها بیر لە ئەوەکانەوە کە ئەچنە بەخاب بەچە بودجە و پارە بۆ خۆیان ببڕلانی هەموو شتێکیان فەرامۆش کرد. کەواتەیە وەکو لیژنەکەی خۆتان بۆچی ئەم داواکاریانەتان ناگوازنەوە بۆ بەغدا بۆ جاوا لە عێراق ناکەن لە کاتێکدا کە هەرێم وەڵامتان نادات و داواکاریەکانتان جێبەجێ ناکەن. ئەوەشمان کردووە شاید حاڵەکانیشمان چوونەتە بەغدا و لەسەر کەیسی خاپورکردن بە جینۆساید ناسانکردنی 300 لیژنەمان چووەتە بەغدا حکوومەتی عێراقی بەڵێنێکی دا و داواکاریەکانیش تا حدێک ڕۆشت عنی چوە حاڵەتی ئەوەش کە جێبەجێ کرێ بەڵام دوجار لە خاڵی کۆتاییە نازم لە دادگای باڵایە لەکوێ لە خاڵی کۆتاییت کەیسەکە وەساوە کەس نییە بیجوڵەنێ ئەژینا پێشتر پەرلەمانتارەکان بۆ نمونە بەکر حەمەسدیق کە پەرلەمانتار بوو نوێنەرایەتی ئێمە یەکرد لە بەغداد کەیسەکە لای ئەو بوو و خزمەتی باشی تیا کرد و پەرلەمانتارەکانی دواتریش ئیشیان لەسەر کردەوانی مامۆستا ئەحمەدی حاجە ڕەشید ئەمانە ئیشیان لەسەر کرد نەزم پەرلەمانتارەوە ئەم کابینە نوێژ دووبارە ئیشی لەسەر بکرێتەوە ئەمدان پەرلەمانیوانی کاڵبژێراون والله هەیە بە ئیشی لەسەرکەنەوە بەڵام خەڵک هێندە ئێمە لە حکوومەتی هەرێم بێ ئومێدین چجا لە حکوومەتی عێراق ینی حکوومەتی عێراق دوو قۆناغ لە ئێمە دووترە ئەمانە بوو لیژنەیە بناردایە زەختیان لەسەر حکوومەتی عێراقی دروست کردایە کە ئەم شارانە تۆ خاپورتان کردووە ئاوادانی کەرەوە خزمەتی بکەن اینجا لەلایەنی سیاسیەوە تۆ زەختکەی ئەم کەیسە بە جینۆساید بناسیێنی ئەبێتە دەستکەوتێکی سیاسی بۆ گەری کورد کە کەیسی جینۆساید بەڵام ئێمە سێک ئێمە دۆسی ئەنفال و کیمیایی باران لێوە کەزی ناپرسیانەوە لە خاپورکردنی شارەکانانی ئەمانە هەموو شتێکیان فەرامۆش کردووە بەداخەوە حکوومەت بە جۆرێکە ئەڵێ کەسێکە خەوتووە بێ بەردەوام لێی بێ خەبەری کەیتەوە معنی لە خەوێکی قوڵی غەفڵەتایە. مەکسەڵاح لە ساڵی 2020 بۆ کۆتاجار خۆپشاندانێکی گەورە و بەرفراوان لێش ئەنجام درراوە تیایدا شەهید هەبوو و جاریان خۆپشاندان بۆ کراوە داواکاریەکانی خۆپشاندەران بە کوێ گەیشت ئەوزانەوە جاریان هەر نوێنەرانی حکوومەت و وەزیرەکانیش نهاتنەوە شار بەڵێ بە هەمان شێوە جاری خۆپیشاندانی ساڵی 2000 کۆتایی ساڵی 2020 داواکردنی هەمان ئەم داواکاریانە بوو تێنەوە داواکاریانە چەند ساڵە بەڵێنتان داوەرن جێبەجێیکەن ئەنجا سوتەمەنی کارەبا ئەمانە لەو شارەیە وەکو پێویست نەبوو ئەو بە 3 ساڵ خەڵکی 300 بەرمیل لە نەوتیوە نەگرتووە ئەمە بەڕاستی کارە ساتە ئەنجا کارەبا وەکو پێویست نییە
ڕێگەومانەکان چاک نەکراوە زۆر زۆرانی فەرامۆشی زۆر ئەو کەسەی بەناو شوێنەکان ناو شاری سیسادەقا بگەڕێت ئەگە بشیتە سەر شاخی سیسادەق ئەو کاتە گەورەی شارەکە و وێرانی شارەکە شەبینی بەداخەوە بەڵام حکوومەت ئەم شتانە ناکات ساڵی 2020 بە هەمان شێوە خۆپیشاندان کرایەوە باوەڕ من ڕۆژی خۆپێش خۆپیشاندانەکە لەگەڵ قایمقام و بەڕێوەری ئاسایشی سیسادەق دانیشتمان هەبوو پێم وتم سبەینە خۆپیشاندانت کاکەم ئەو خەڵکە بە خیانەت و ئەو شانە تۆمەتبار مەکەن داوای دوشتی سەرەکیەکەن کە زۆر ئاسانە داوای سوتەمەنی و کارەباکەن وتیان پێویست ناکە ئامۆژگاریمان بە ئیشی خۆمانەوەتم قسەیەکی دڵخۆزان ئەەکەم سبێنێ بە هەڵوێستێکتان بە شێوازێک بێ کە کارەساتی پێش و دووبارەگرێتەوە بەڵام بەداخەوە کارەسات دووبارە بۆ لەی پێش و قورسش جاری پێش و شەیدێکماندا بۆم زارە دوو شەیدماندا ئەو بڕیارانە جێبەجێ نەکرا ئەو داواکاریان کە دوو داواکاری سەرەکی بوو ئەوانی جێبەجێ نەکرا ئەوانیش داواکاریی حکوومەت دێت تەقەکە لە هاوڵاتی کەسێکە کوژێ دوای هەموو ئەکا بە منەت بەسەر کە سوکارەکەی ئەوش دوای زەختێکی زۆر کاکە من کەسەکەتان بە شەهید بۆ ئاناسیانم کاکە ماڵی شەهید بڕیار ئەسڵن پێویستیان بۆ نەبوو کوڕەکان بە شەی بناسیێنن ینی داواکاری ئەوان هەر نەکرد بوو بەڵکو ئێمەکو لیژنەکە داواما کرد وەکو حەقێکی معنەویتمان ژینا ئەوان ئەسڵن داوای ئەوان ناکەوتی ئەمە داوای داواکاریەکانی بڕیارەکەین نەک داوای خوێنی خۆیەکەین بەڵکو داواکاریەکانی شێبڕیارەکەین لەگەڵ داوای هۆکاری کوشتن و بکوژەکانێکی ناداوای دەستکەوتی دارەیە نەکرد زۆر باشە بۆچی لە دوای کۆتا خۆپیشاندانەکانی سیسادق تا ئێستا دۆخی داری ئەو شارە دانەمەزراوە ئێستا خراپتر بوو بۆ هۆکارەکەی بۆچی وڵای بە جۆرێک لە جۆرەکان حکوومەت هەستەکەی ساڵ بە ساڵ خراپترە بێنی ئەو قسەیەکە لە ساڵ بە ساڵ خۆزگە بەپار ینی ئەمە هەستەکەینە دوای خۆپیشاندانەکەی ساڵی 2020 بەداخەوە بارودۆخەکە خراپتر بوو چووکە دەستێکەچێتە ناو خۆپیشاندان ئاڕاستی خۆپیشاندانەکان ئەگەڕێ بە سووتاندنی هەندێک شوێن بەداخەوە لە شارەکانی دیکەشی بینین کتێبخانێک گشتیە سووتیان ئەمە خۆپیشانداری سەرەکی نین لە ڕاستی ئەمانە خەڵکانێکن دوو زۆرن خەڵکانێکن تێیدا دەستن خەڵکانێکیشن ئەوەندە تووڕەن گوێ بە هیچ شتێک نادەن هەرچی بێتە بەدەستیان لە داخی تۆڕەی خوان لە ناوی بن زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک سەڵاح سالە ڕۆژنامە نووس سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی و میوانی بەرنامەکە ماوە ئێمەش هیواداری حکوومەت ئەم جارە و بەڵێنان جێبەجێکا و بۆ ئەم کارەسەتانە دووبارە نوێتەوە بەڵازان و خۆشەویستان لە شاری ڕانیە بەرەبەرەتی پەروەردەی ڕانی هەستاوە بە کردنەوەی پێشانگایەکی شێوەکاری کە تایدا مامۆستایانی شێوەکاری ئەو دەڤەرە تێدا بەشدار بوون پێکۆ بینەری ڤیتێک دەبینە و بارەیەوە. دیارە ئێمە وەکو هۆبەی چالاکی هونەری بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیە هەساوین بەڕێخستن و کردنەوەی پێشانگای هاوبەشی پۆستەر بۆ سەرجەم مامۆستایانی هونەری سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیە کە لە ناو پێشانگەکەدا ئەمڕۆ 72 مامۆستای هونەر بە ئیش و کارەکانیان پێشانگەکەیان جوانتر کردووە. گرنگی ئەم پێشانگایانە بەڕاستی زۆر گرنگەکە توانایەکی زۆر باشی هونەری لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیە هەیە. ئێمە خۆشبەختانە ڕێژەیەکی زۆر باشی مامۆستای هونەر هەیە بۆیە جێخۆیەتی توانەکانیان بەدیار بخرێت لە پێشانگاکاندا. مامۆستای هونەر ئەمڕۆ لەو پێشانگای پۆستەر بەشداریمان کردو و هیوادارم کە پێشانگای وە ساڵانە بکرێتەوە بۆی بتوانین ئێمە لە ڕێگەی پێشانگاوە بەهرەکانی خۆمان بەرەو پێش بدەین و ئامانجیشمان لە بەشداریکردن ئەوەی بتوانین لە ڕێگەی ئەو کارە هونەریەکانمانەوە ئەو شتانێک کە لە ناخماندایە لە ڕێگەی کاری هونەریەوە پێشکەشی بە بینەرانی بکەین و بتوان چێژی لێ ببینن. دیارە پێشنگایە سوودێکی باشی هەیە بۆ مامۆستاکان بۆ نمونە هەر مامۆستایەک و بیرڕاکی خۆی هێناوە لێرکانەدا تعبیرێکی لێ دەکات ئاڵوگۆڕی بیرڕاکان بۆ پۆستەریش واتای ئەوەیە کە هەشتێک معنادار بێ ینی بۆ نمونە ئیشەکەی من لەسەر ژینگەیە باسی ژینگە دەکات تعبیری خۆی هەیە پۆستەریش واتە
تعبیرکردن لە ئیشەکاندا پۆستەرەکەی من بازدا ژینگە نابۆ پیسکردنی ژینگە دەکات کە ساڵانە دووکەڵکی زۆر هەیە کە ڕێکخراوی ئەوانە هۆشیاریان داوەتە جیهان کە هۆشیاریان داوەتە جیهان کە پیسکردنی ژینگە بەڕادەیەکی زۆر تێپەڕیەوە و چینی ئۆزۆنەکانی تێپەڕاندووە بۆ ئەمیش وەکی هۆشیارکردنەوەیەک تعبیرەکەم لەوەیدا کردووە کە ئافرەتێک دەستی بەرز کردوتەوە تعبیر لەوەی دەکات دەڵێ نابۆت پیسکردنی ژینگە. بەڵازان و خۆشەویستان بۆ ئارانی دڵدەرونی هەموو لایەکمان پێکەوە بینەری سرودێکی ئاینی دەبین. بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوازە پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتا گەیشتا پرۆگرامی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ. هیوای تەندروستێکی باش بۆ ئەو لایەکتان دەخوازین خواتان لەگەڵ.